هێرشی درۆنی ئەمجارە بۆ سەر هەولێر کە نووسینگەی تایبەتی سەرۆکوەزیرانی یاریمی کوردستانی بە ئامانزگرت کاردانەوەی بەدواداهات و شڕۆڤەی جیاوازی بۆ دەکرێت. ئاگربەست جەنگا گەورەکەی ڕاگرتووە، بەڵام پڕشکەکانی بۆ سەر هەرێم هەر بەردەوامە. چاودێرێکی سیاسی پێی وایە هەتا جەنجی ناوچەکە بەردەوام بێت هەرێمی کوردستان هەر مەترسی لەسەر دەبێت. ئەو شەڕە کاریگەریەکی زۆری لە ڕووی ئابووری سیاسی لەسەر ئێمە داناوە و پڕشی زۆریش پەڕیوەتەوە سەر ئێمە. بۆیە ئەوەی دوونێ شێ ڕوویدا پێمان دەڵێ ئەو شەڕە چەندە بەردەوام بی ئەوەندەش زیاتر مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان دروست دەکات. دیسا تاکید لەوەی دەکەمەوە پێویستە کۆماری ئیسلامی ئێرانیش کە دراوسی هەرێمی کوردستانە لەو ڕاستێتیە بگە نەگەلی کوردستان و نەحیزبولان ئەساسیەکان و نەسەرکردا ئەساسیەکەشی تەرەفێکن لەو شەڕە نە لەگەڵ ئەو شەڕەدانە نە لایەنگری ئەو شەڕەنا و نە هەرێمی کوردستانیش مەڵبەندی مەترسیە بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران. هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمیندایە. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت ئەوە ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتی فیدراڵە بە کردار و هەوڵی دیبلۆماسی هێرشەکانی سەر هەرێمی کوردستان ڕابگرێت. ئەوە کار و بەرپرسیارەتی حکوومەتی فیدراڵە کە بە پێی دەستور دەبێ بە شێوەیەکی کردار نەک بەس هەر بە گفتووتە و پەیام دەبێ بە شێوەیەکی کردارانە بەڕێکاری دیبلۆماسی تونند و یاسایانە ئەو هێرشانەی کە دەخرێتە سەر هەرێمی قەوارەی هەرێمی کوردستان ڕابگریتن چونکە ئەوەیان بەس هێرشکردن نییە سەر هەرێمی کوردستان، ئەوە هێرشە بۆ سەر سەروەری خاچی عێراق، بۆ سەر هەموو دامەزراوەکان، بۆ سەر هەموو تاکێک کە لەو عێراقا دەژیت. لە سەرەتای سەرهەڵدانی شەڕی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل نزیکەی 1000 هێرش بە درۆن و موشە کراوەتە سەر هەرێمی کوردستان و دەیان قوربانی لێکەوتۆتەوە. سەرباری زیانی مادی گەورە تەنانەت ئاگربەستیش هێرشەکانی سەر هەرێمی کوردستانی ڕانەگرتووە. چاودێران پێیان وایە تا ئەم جەنگە کۆتایی نێت مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان کۆتاییان نایەت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.